سلااوتان لێبێت ئەمڕۆ شەقام و کۆڵانەکانی گوندی بادلیان لە سنتەری قەزای ناوەندی سۆران قیرتاو دەکرێن. لە بەیانێکی زۆر لێرە تیمەکان دەستیان کردووە بە قیرتاوکردنی ئەو شەقام و کۆڵانانە کە ماوەی چەندین ساڵە هەوڵاتیانی ئەم گەڕەک یاخود ئەم گوندە بەدەست قوڕولیتەی زستان و تەپوتۆزی زستان دەناڵێنن. ئەوەی دەبینن ئێستا شەقامێکی دوور و درێژی گوندی بادلیانە کە بە یەکێک لەو شەقامانە دەئەندرێت زۆر زۆر درێژە و لەسەر ناوەڕۆکی یاخود لەسەر ئەوەی کە چەند کۆڵان ئەمڕۆ لە سۆران لە گوندی بادلیان سنتەری قەزای ناوەندی سۆران قیرتاو دەکرێن. هەوڵەدەم قسە لەگەڵ ئەیاز شێروانی ئەندازیاری شارەوانی سۆران بکەم کە ئەمڕۆ لێرە سەرپەرشتیاری قیرکردنی ئەم شەقام و کۆڵانانەی کردووە. جگەرەوەش پەیامی هەوڵاتیان شتان بۆ ئەگوازمەوە کە ئەمڕۆ لێرە تا چەند لە پرۆژە خزمەتگوزاریەکانی ئیدارەی سەربەخۆی سۆران وە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان ڕازین. کاکە سڵاوات لێبێت، ئەگەر پێم بڵێیت چەند شەقام و کۆڵان قیرتاوکرێن لە گوندتان؟ نزیکەی 15 کۆڵانن لە گەڕەکی بادلیا و دێرزیە. بادلیا و دێرزیە یەک پاکێجە بە یەک جار قیرتاو دەکرێت. قۆناغی یەکەمیشە مایە، یعنی قۆناغی دووەمیش مایە. بە هەمووی نزیکەی 19,000 متر دەبی لەسەر بودجەی ئیدارەی سەربەخۆی سۆرانە بە بودجەی نزیکەی ئەوەی کۆڵانی جیاجیا هەمووی تێکە لە نزیکەی 960 ملیۆنە بیداتن. چەند ڕۆژ ئەخانێت ماوەی بڵێم ئەمڕۆ یەکەم ڕۆژی قیرتاوکردنە چەند ڕۆژ ئەخانێت؟ ئینشاڵڵا بە هەفتێک خلاص ئەکەین، هەفتێک لەوانەیە بەڵێ ئینشاڵڵا. ئەگەر کەشەوە لە بار بێ هەفتەی دادی ئینشاڵڵا خلاصە بی هەمووی. بابەتی قیرتاوکردن لەوانەیە هەر لە هەندێک گەڕەکی تری سۆران مابێ، ئەمە چی بەسەر دێ پرۆژەکان ئەوەستن یاخود هەبار بەردەوام؟ وەڵای لە ئێستا لە کۆتایی قیرتاوکردن نەچین چونکی سەرما دەست بێکە. ئینشاڵڵا لە ساڵی دابێوە هەر لە سەرەتای ساڵی دابێ ئینشاڵڵا پرۆژەکان بەردەوامن و بەردەوامیشانە بێ بە هەوڵ و پاڵپشتی کاکالگورد و سەلوە لە سەرۆکاتی شارەوانی سۆران ئینشاڵڵا پرۆژەکان بەردەوامیان هەنا. ئێستا دەست سەرمایەکی زۆر هەیە، کوالیتی قیر هیچ گۆڕانکاری بەسەدا هاتووە یاخود بەرز کرایتەوە لە ڕووی؟ وڵای خۆی سەرما زیاتر کوالیتی قیری دینتە خوار بەس هێشتا نەگەشتنەوە ڕاستی کوالیتیەکە بینتە خوارێ. ئەو ڕۆژان هێشتا جەوکەش تقریبەی لەبارە لە قیرتاوکردن هێشتا نەگەشتنەوە سەرمایە کە بگەینەوەی بڵێن قیرتاوکردن ناکرێت. بۆیە ئەو هەفتەش ئینشاڵڵا کۆتایی پێدێنین و قیرتاوکردنەکەمان هیچ کێشەی نابێ ئینشاڵڵا. عەزیزەکان ئەیاز شێروانی ئەندازیاری شارەوانی سۆران کە سەرپەرشتی ئەم تیمە ئەکات کە ئەمڕۆ لە گوندی بادلیان دەست بە قیرتاوکردن کراوە و دواتریش هەر لەگەڵ گوندی بڵێن بادلیان گوندی دێڵزیان لێرە ئەویشەیە کە پێکەوە 19,000 متر دووجا ئەم شوێنانە قیرتاو ئەکرێن و ئەوەش دەبێتە هۆی کار ئاسانی زیاتر و هاوڵاتیانیش لە تەپوتۆزی زستان ڕزگاریان بێت. لێرە هاوڵاتیەکم لەگەڵە ئەولاغە. سلااوت لێ بێت. سلااو لە تۆش بێ بەقوربان بەخێر بێن سەرچاوە. چۆن دەڕوانیان پرۆژانە؟ بەڕاستی دەستخۆشی لە حکوومەتی هەرێمەکەم دەستخۆش لێ کابینە نوێمەکەم بەڕاستی کاریشیان کرد، یعنی ئەو خەڵکی هەموو دڵخۆش بوو. یعنی ئەو ڕێگا ڕاستی خەڵکەکە زۆر بێزار بوو لە زستان، زۆر بێ سەروبەری بوو لەەوە ئەهامیش بە هەمان شێوە. بەڵام ئێستا الحەمدوللا شکر لە خوای گەورە، سوپاسی حکوومەتی هەرێمەکەم، سوپاسی کۆمپانیای کاکاکەین بە هەموو کارمەندەکانیانەوە. ڕاستی کاریشیان کرد جێگای دەستخۆشیە. شتێک ماوە بۆ بادلیان بکرێت بەخوای کمێک هەندێک کۆڵاناون ئەگەنا هەمووی قیرتاوکرایە. وڵا دەستخۆشی لە حکوومەتی هەرێمەکەم. زۆر سپاس. پەیامی هاوڵاتیەک بووە گوتم ئەمڕۆ دەستکراو بە قیرتاوکردنی گوندی یاخود شەقام و کۆڵانەکانی گوندی بادلیان لە کە سەربەناحیدیانە نزیکەی 250 ماڵ دەبێت و ژمارەی دانیشتوانی سەروی 1000 کەس دەبێت بەپێی ئەو ئامارەی کە من بۆم باسکردن. ئەمە قسەی هاوڵاتیەک بوو کە گوتی 250 ماڵ دەبێت و سەروی 1000 کەس لەم شوێنانە نیشتەجێ و ئێستا پرۆژەی قیرتاوکردنەکە دەستی پێکردووە
بۆ ماوەی 7 ڕۆژ هەم لە گوندی بادلیان هەمیش لە گوندی دێڵزیان بە هەمان شێوە ئەم پرۆژەیە بەردەوامی دەبێت و بە کۆتاژ دێت کە 19,000 مەتری دووجار قیرتاوکردنە. ئەوە قسەی ئەیاز شێروانی بوو. جگە لە گوندی بادلیان و لە دێڵزیان پرۆژە خزمەت گوزاریەکان لە سنووری دارەی سربەخۆی سۆران بەردەوامیان هەیە. پێشتریش سەرپەرشتیاری دارەی سربەخۆی سۆران ئاماژەی بۆ کردبوو کە لە پلانی ئەواندا هیچ شەقام و کۆڵانێک لە سنتەری قەزای ناوەندی سۆران و دەوروبەری نەمێنێت کە قیرتاو نەکرابێت. ئەمە لە بەرنامە و پلانی ئەواندا هەر بۆیەش لەگەڵ دەست بەکاربوونی هاتنەکایەوەی ئیدارەی سربەخۆی سۆران پرۆژەی قیرتاوکردن لە تەواوی قەزا و ناحیە و گوندەکانی ئەم سنوورە بەردەوامیان هەبووە و ئەمەش بۆ داهاتوو بە گوتەی سەرپەرشتیاری ئەم پرۆژێک کە ئەندازیاری شارەوانی ئەیاز شێروانی بوو باسی کرد کە ئەگەر کەشوها لەبار بێت لە 7 ڕۆژی داهاتوو تەواوی ئەو شەقام و کۆڵانانەی کە لە بەرنامەی ئەوانن لە شارەوانی سۆران قیرتاو بکرێن. بەڵێ